ڕێکخراوی یەس ئەکادمی ڕێکخراوێکی ئەکادمیە ساڵانە لە شاری سلێمانی خولی میوزیک بۆ خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکان و ئارەزومەندانی میوزیک دەکاتەوە. پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وەکو پەیمانگای دایک ناسراوە و دایم ئەنیوە بەردەوامی ئێمە دەرگامان واڵایە بۆ ئەو ڕێکخراوە هونەریانە یا ئەو گروپانی کە یانەوێت ئیدامە بەکاری خۆیان بنوە بیانەوێت دەورات بکەنەوە، بەڵام ئەویش بە کۆمەڵە پرەنسیبی پەیمانگای هونەرە جوانەکان ئێمە پێمان خۆش ئەو لینکە بەردەوام هەبێت و بەردەوام پەیوەندیمان هەبێت، کۆنتاکتێک هەبێت لەگەڵ نەک لەگەڵ ئەوانە لەگەڵ هەر ڕێکخراوێکە بێت کە بیەوێ خزمەت بە بواری هونەر و کەلتوری ئەم شارە بکات. خۆشبەختانە ئێستا لە عێراقا زۆربەی خوێندکارەکان هاتوون، لە عەرەبیتیان لە مووسڵەوە هاتوون، لە بەغداوە هاتوون و لە کوردستانیش هەمانە دوانی بابلین کوردستانی خۆوان زۆربەی خوێندکارەکانی تیای شایەتی کە ئەسڵەن هەر تەلەبەر نییە، بەڵام ئێمە دەرگایمان کردوتەوە خۆیشیان مەبەستیانە کە زۆربەی خەڵک مستەفید بێت. ئەم خولا هەلێکی زۆر باشی بۆ ئێمە ڕەخساندووە بۆ ژەنیارانی شاری سلێمانی و هەموو عێراق کە بتوانین ساڵان لەگەڵیانە بەشدار بین، سوودیان لێوەرگرین، شتی تازەیان لێوە فێر بین، بتوانن سوودمان پێ بگەێنن. هەروەها ئەمان بێت جگە لە ئەوەی کە موسیقامان پێ ئەڵێن چەندوانەیەکی ترمان پێ ئەڵێن، وەکو پەروەردەکردنی مناڵ، فێربوونکردنی مناڵ لە ڕوویەکی پەروەردەیە بۆ فێربوونی مۆسیقا، هەروەها میوزیک دانان، بەڕێوەبردننی ئۆرکێسترا یاخود کۆنداکتەری. ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە چەند خولێکی وا جیاوازیان کردەوە توانیمان سوودیان لێوەرگرین.